بەڕێزانم کاتتان باش. مین وەک یەکێک لە گرنگترین ئەو تەحەدیانەی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە لە ساڵی 1990ەوە لە وتێ ڕاپەڕینی جەماوەری خەڵکی کوردستان ئەنجام درراوە بە بەردەوامی کار لەسەر ئەوە کراوە کە مین لە کوردستاندا نەهێڵرێت. ئەو کشێڵگانەی کە پێشتر ڕژێمی بەعەس مینی تێدا چاندون لە دژی گەلی کورد پاک بکرێنەوە. بەڵام تا ئێستا ئەوەی داتاکان و ئەوەی ئامارەکان پێمان دەڵێن ڕێژێکی ئێجگار زۆری مین لە کوردستاندا ماوە. گرنگترین ئەو تەحەدیانی دێنە ڕێگەی پاکردنەوەی شێڵگەکانی مین لە کوردستاندا چییە؟ بۆشی بەڕێوەبەرێتی گشتی پاکردنەوەی مین لە هەرێمی کوردستان نەیتوانیوە تا ئێستا ئامارێکی وەمان بداتێت کە دڵخۆشکەر بێت، کە دڵمان بۆ خۆش بێت لە ماوەی چەند ساڵێکی کەمدا دەتوانین لە مین ئەو مەرگە شاراوەیە ڕزگارمان بێت. لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا لەگەڵ میوانەکەم کە هاوکات بەڕێوەبەرێتی گشتی مینە و یەکێکیش لە کادرە سیاسیەکانی یەکێتی نیشتمانی کوردستانە هەوڵ دەدەین باز لە مەسەلەی پاکردنەوەی خاکی کوردستان لە مین بکەین. هەروەک باز لەوەش دەکەین کە ئەو کادرە و چەند کادرێکی تر چەند ساڵێک پێش ئێستا لە ڕیزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان هاتنە دەرەوە کە ئەوە نوێترین جیابوونەوە بوو لە نێو ڕیزەکانی یەکێتی نیشتمانی کوردستاندا ڕوویدا. بیانوەکانیان بۆ جیابوونەوە چی بوو؟ ئەو کێشانەی ئەوان لە ناو یەکێتی نیشتمانی کوردستاندا هەیەیان بوو چی بوون؟ بۆچی نەیانتوانی بگەنە چارەسەری پێویست؟ میوانی ئەماڵقەیەم بەڕێز جەمال نادر حەمەد ناسراو بە حاجی مەسیفیە. کاک حاجی بەخێربێ بۆ بەرنامەی بەڕاشکاوی. سپاس بۆ تۆ. کاک حاجی پێم خۆشە لە مەسەلەی مینەوە دەست پێ بکەین. ئەتوانیت ئامارێکمان بیتێ کە تا ئێستا ئێمە چەندمان ماوە بۆ ئەوی لە مین ڕزگارمان بێت؟ دیارە دەستپێکی ئیشەکانی ئێمە بۆ پاکردن و چێڵگەمینەکان جگە لە پاکردن و چێڵگەمینە هوشاکردنەوەی کۆمەڵانی خەڵک لە مەترسیەکانی مین هاوکاریکردنی قوربانیانی مین دەستپێکی ئیشەکان لە نەوەتیەکەوە دەست پێ دەکاتن. پاش ئەو کۆڕەوە ملیۆنێکی خەڵکی کوردستان کردی لە نەتیجەی هێرشەکانی حکوومەتی باز بۆ سەر خەڵکێکی زۆر بەرمین کەوت. ئەتوانم بڵێم بە هەزاران خەڵک بەرمین کەوت. لەبەی ئەو خەڵکانە نازانین چێڵگەمینەکان لەکوێن، نیان دەناسینەوە. و حکوومەتی باسیش بەپێی ئەو پێوەری یاسایانە مینەکانی لە هەرێمی کوردستانە نەچاند بوو. چکە بە پێوەری یاسانی دەوڵەتیەکان ئەو حکوومەتانی کە مینی دژەکەسی بەکارێنن بۆ ئەو مەبەستە بەکارێن کە پارێزگاری لە سنوورەکان و لە مۆلگاکانی خۆیان بکەن. بەڵام ئەوی کە حکوومەتی باس کردی زۆر دوور بوو لە پێوەری یاسانی و دەوڵەتیانە. بەشی زۆری کوردستانی پاش سوتماکردنی هەموو ئەو گوندانەی کە نزیکە 5,000 گوندی سوتما کرد لە پاش سووتانی گوندەکانیشە گوندەکانی مین ڕێژ کرد، شوێنی خانوەکانی مین ڕێژ کرد، سەرچاوی ئاوەکانی مین ڕێژ کرد، ڕێگاوبانەکانی مین ڕێژ کرد. هەموو مەبەستەکەی حزبی باس ئەو کە ڕژیم باس ئەو کاتی ئەوە بوو کە نێریتن زارێشتر کورد بگڕێتەوە سەر زێری با و باپیری خۆی وی کورد اعتماد نکاتە سەر خۆی سەر تەمینکردنی ژیان و گوزران بۆ خۆی لە لادەکانی خۆیدا، بەڵکو هەلژێر ڕشێفی لە ئۆردوگاکان بمێنێتەوە ئیتر لە ژێر سای ئەوە بیتن چی پێ بڵێ وا بکاتن. پاش ئەوە کە ڕاپەڕین کرا و پەرلەمان دروست بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست بوو دیارە حکوومەتی هەرێم بۆ ئەو مەبەستە بانکێشی زۆر ڕێکخراوی نێودەوڵەتی کرد کە بێ هاوکاریمان بکەن بۆ هیچ نەبێتن ئەو مەرگە ساتە کەمکەنەوە. ئەو بوو یەکەم ڕێکخراو کە پێی هەرێمی کوردستان ڕێکخراوی MAG بەریتانی بوو، لە پاش ئەوانش NPA بوو. بەڕاستی ڕێکخراوی MAG بەریتانی ڕێکخراوێکی کارا و بەتوانا و کە بە پارەی خۆی بە ئیمکانێتی خۆی بە توانای خۆی لە ڕێگەی ئەو وڵاتانی کە هاوکاریان دەکرد لە ڕێگەی ئەو دۆنەرانی کە هاوکاریان دەکرد چەندی تیمی لێرە پێکەوە شارەزایکردن دەستیان کرد بە پارکردنەوەی چێڵگەمینەکان و نیشانکردنی چێڵگەمینەکان کە زۆر گرنگ بوو بۆ ئەو کاتی بۆ ئەو خەڵکانی کە ڕوو لە لادەکانی خۆیان دەکەنەوە ڕوو لە ناوچەکانی خۆیان دەکەنەوە چێڵگەمینەکان بناسنەوە نەستە ناو چێڵگەمینەکان. و هەروە هوشارکردنەوەی کۆمەڵانی خەڵک لە مەترسیەکانی مین و تەقەمەنی کەەوە دوو کاری زۆر بەجێ و گونجاون کە مێجی کردی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئیسفادێکی زۆریشی لێکرا. ئەگەر تەماشای ئامارەکان بکەی لەو کاتێکی MAG ئەو کارانەی کردو لە پێش ئەوە بەراورد بکەی بەرکەوتوانی مین زۆر دابەزی. لە پاشەوانشی دیارە بڕای نەوت بەرامبەر بە خۆراک دەرچوو لەمەش
کارێکی باش کرا کە یونۆپس ئەو کاتی سەرپەرشتی ئیشکاری مین دەکرد ئێمە ئەو کاتی دایریش تەنسیقی بووین لە نێوان دەستگاکانی حکوومەت و ڕێکخراوی NOPS بەڵام ئەوەی کە ڕێکخراوی یونۆپس بۆ ئێمەی کرد پێگانی چەندین کادیر بوو ئێمە دایمەن ئەو کات بیرمان لەوە دەکردەوە کە لە وەزارەتی پەیوەندی هاوکاری بووین ئەگەر بەیانی ئەو بڕیارە نەما ئێمە چی بکەین بۆ تاکیدمان دەکردەوە لەگەڵ ڕێکخراوە کە چەند بکرێتن کادری خۆماڵی خۆمان پێ بگەینتن خۆشبەختانە ئێستا بەڕاستی لە هەرێمی کوردستان زیاد لە 2000 کادری لەو بوارە کار دەکاتن بە ئێمەمانان و بە ڕێکخراوەکان و بە کۆمپانیەکان جگە لەوەش بۆ ئێمە سەربرندی ئەمڕۆ کە خەڵکی کورد لەو مەجالە لە ئەفغانستانی شەکە لە جنوبی لوبنانی شەکە لە جنوبی سوودانی شەکە کە بەهرە و توانای کادری خۆماڵی کورد گەیشتۆتە ئەو ئاستا کەواتە ئێمە پەکمان نەکەوتو لەسەر کاریی زۆرمان هەیە وە کۆمپانیای مەحەلی زۆر باشمان دروست کردو پێمان گەیاندون ئامێری زۆر چاچیان دروست کردووە کە ئامریکانی لە ئاست ئەو ئامێری نێودەوڵەتیان کە ڕووکە لە دنیا دەکاری پێدەکرێتن سەجر خۆماڵی خۆمان ڕاهێناوە بە ئەو مەبەستا ئێمە هەموو ئەو ئەسێتانەمان تەواوە کە کاری پێ بکەین بەڵام ئەوەی جێگەی نیگەرانیە نە حکومەتی عراقی کە کێشەیەکی عراقیە نە حکومەتی عراقی هاتوتە ژێرباری ئەوە کە پلانێکی استراتیجی دابنێتن و بودجەیەکی باش دابنێتن بۆی بتوانین ئەو واژەی کە کردوویەتی لە ڕێککەوتنامەی ئۆتاوا کە سەرۆکاتی کۆمار ڕێککەوتنی نامی ئۆتاوای واژۆ کردووە لەو یەکێک لە مادەکانی ئەو ڕێککەوتنامە ئەڵێ بۆ ماوەی 4 ساڵ ئەبێ هەموو مەخزووناتی مینی دژە کەسی لە نێو ببرێتن دووەم ئەڵێتن بۆ ماوەی 10 ساڵ ئەبێ هەموو ناوچە پیسبووەکان بە مین و تەقەمەنی لەنێو ببرێن نەمێنێتن بەڵام ئەگەر بەو وەزعی ئێستادا بڕواتن حکوومەتی عراقی فیدرال نێتە ژێربار و حکوومەتی هەرێم بوو جۆ میزانەکەی بەو شێوە بیتن و دوو ئیدارەکەی ئێمەش بەو شێوە بیتن من پێم وایە 30 ساڵی تدرێتن ئەو هەرێمی کوردستانە پاکێتەوە لە مین و تەقەمەن بەڵێ ئێستا بە دەقیقی وەکو مەتریان وەکو دانە چەند ماوەکە پاک بکرێتەوە ئێمە تقریبا 312 میلیۆن مەتر جەماوە پاکرێتەوە بەس تەنها لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارە گەرمیان بە هەموو هەرێمی کوردستانیش نزیکە 385 میلیۆن مەتر جەماوە کاکاتە 385 کیلۆمەتر بەڵێ مین لە ناوچەکانی با بڵێن سلێمانی و دەڤری گەرمیان زیاترەیە لە هەولێر و دەڤری بەدینان وەکو پێم گوتی یعنی ڕژەی بەعد چۆنی مین چاندت و زۆربەی شەڕەکەی نێوان ئێران و عێراقش کەوتە ناوچەی سلێمانی بە تایبەتی لە خانەقین و دەیگیتە تاکو دەگاتە منطقەی باڵەکایەتی لە هەولێر تەنها منطقەی حاجی ئۆماران ئەو ناوچە شەڕی ئێران عێراقی تێکەوت بە درێژای ئەو سنوورە حکوومەتی ئێران هاتوۆتە ناوە مینی چاندووە حکوومەتی عێراق چووە مینی چاندووە بە هەردوو لان مینیان چاندووە لە هەرێمی کوردستان جگە لەوەش حکوومەتی باز پاش ئەوە کە وەکو پێم گوتی پاش سوتماکردنی هەرێمی کوردستان و گوندەکانە ینی هەندە شوێن خۆم بینیومە چۆن تۆ ئەەکەی لە چێلگەکانە وەکو تۆکردن بەڵاوی کتومینەکان بە کۆپتەر ڕویان کردووە یعنی هیچ گراسیەک و هەندەسیەکی تێدانی یعنی تو بڵێ بە ئاسانی ئەو چێلگەبینانە پاک دەکەمەوە نە خەریتەت هەیە ووضعی تۆپۆگرافی کوردستان ئەزانیت چۆنە وەزعی تەبیعەت و با و باران و ئەوانە ئەمڕۆ چێلگە پاک دەکرد و با و بۆران لەسەرەوە دێتمینەکە ئەغزێنی بەلایکی ترا پاشەنجی لە کوردستانە 6 مانگ تقریبا گەرم و 6 مانگ سەرمایە یعنی لە 6 مانگە دەتوانی کار بکەیت ئەوە نێر بتوانێت ساڵ 12 مانگ کار بکەیت ئەگەرچی ئێمە بەرنامەیەکمان داناوە بتوانین لە گەرمیانیش ئەو ماوەی کە چەند دەکرێتن بیکەین بەڵام لە پڕێکە لە مانجی هەشت لە گەرمانە دەرەجەتی حرارە ئەگاتە 35 ستاندەری عالەمی دەری ناکرێت خەڵک بخیتە ئەو باری و ئیشەوە ئەگە دەرەجەی حرارە 35 بیتن بەڵێ زۆر باشە بەڵام بەپێی هەموو سیستمێکی عسکەری سەرڕژەمی بەعز لە کوردستان کە مینی چاندۆ ئەبێ نەخشەی لابێ ئێوە بۆ هۆڵتان نێوە نەخشانە بەدەست بێنن من وەکو پێم گوتی زۆرمان هەوڵدا لە سەردەمی UN کە هات بڕیارینەوت بەرامبەر بە خۆراک هەبوو و دوای ڕوخانی ڕژێمیش خۆشم سەردانی بەغدام کرد بە ئەو مەبەستا و خەڵکی زابط و خەڵکی مەسئولیشم بینی لە وەزارەتی دیفاعی پێشتر زۆر ئەومان کرد دەستمان نەکەوت نە ئێمە نە هەولێر دەستیان نەکەوتن بەڵام ئەوەی پێشتر ئەوەی کە یعنی ئێمە کە وەکو هەندەسی چێنرا بوون مەسەلا ئەو مۆلگانەی کە برین بۆ نمونە لە مابینی سلێمانی بۆ دوکان مەجموعەیەک ڕەبایە هەبوون ئێمە ئامازانی ئەو ڕەبایانە بە شێوەیەکی هەندەسی چێنراون بەڵام شوێنەکانی تر هەندەسیش نەچێنراون بە زۆری یعنی ئەو شوێنانی منتیقی شار باژێر گەرمیان بۆ منتیقی قەڵات زێ و هێرە و هەڵشۆ ئەو ناوە بۆ منتیقی مەیدان و خانەقین هەمووی شکلی هەندەسی پێوە نییە
چکشکلیان نسی مەزانین فێربوونی لەو دەوراتانی کە بینیمە چۆن ئەچێنرێتن بەڵام ئەوە هیچ شکری هەندەسییان بەخۆ نەبینیوە جگە لەوە کە زۆر هەوڵشماندا ئەگە هەر شوێنێک بە شکلیان نسی کرابیتن پەیدا بکەین بەڵام پێمان پێدا نەبوو. کە حاجی خۆت پێدوانیە کە ئیشی ئێوە زۆر خاوە لە مەسەری مین هەڵگرتنەوەیە خۆی پرۆسی مین لە هەموو دنیادا پرۆسیەکی خاو لەسەر خۆیە دەنە من پێم وایە لە هەرمی کوردستان زۆر خێرامان کردووە بۆ خاوە ئەو کەسێک کە جیهازەکەی بەدەستەوەە ئاسی بۆ ناو چڵگەیەک بینێت لە نقطەی بیدای دەست پێ دەکاتن جیهازەکە دائەنێت دەنگە ئەم دەنگە بۆ کابرای هەلگری جیهازەکە کە بۆی دەگوترێت دیماینەر لاوی لوغمە کای کۆڵێتن ئەبینی بزمارە بستێشت دەستێتە پێش دیسان بە هەماشەوە دەنگ ئەبێتن ئەبینی قوتی معلەباتە ئەبینی سیمی پاکە دەچکە ئەو جیهازە هەموو معدەنێک ئەخوێنێتەوە بۆ یعنی پرۆسە لە هەموو دنیا ئەو جیهازانێک ئێمە ئێستا هەمانە بەکاریێنین وەکو ئەو جیهازانێک ئێستا لە هەموو دنیادا بەکارێتن و پرۆسی من هەرگرتنەوەش ستاندەرێکی عالمی هەیە ئەوەی هەر کەسەکە بەخۆی بچێتە ناو چڵگەمین و بە ئارزوی خۆی برێ من شۆفەر لێ دەدەم ئەو برێ من وا دەکەم وانە ستاندەرێکی عالمی هەیە دەبی هەموو دنیا هەموو ئەو شوێنانێک کە ئیش دەکەن ملزەم بن بۆ ستاندەرە ئەو ملزەمی بۆ ستاندەرە ڕادەگیرێتن شکاتی لێ دەکرێتن بۆیە یعنی پرۆسەکە لەسەر ئەگەرچی ئێمە بەم دوای لە ڕێگای کۆمپانی خۆماڵیەکانی خۆمان کۆمەڵێک مەکانی وامە دروست کردوونە کە بەڕاستی عیلاجی ئەو هەموو خوێندنەوەمان بۆ بکاتن لەسەرەوە 20 سانتیم لەو گڵە هەڵەگرین بێژانەوەمان بێژینگمان دروست کردی ئەی بێژینەوە بێژینگەکەش وایە کە گچکەتین مین ناتە خوارەوە کە ئەو ئیشەکەی زۆر خێرا کردووە بۆ ئێمە بەڵێ باشە ئەوانەی کە لە دڵسۆزی و لە ئارەزوی خۆیانەوە دەستیان کردو بە مین هەڵگرتنەوە خەڵکێکی زۆر هەیە کە مینێکی ئێژگار زۆری هەڵگرتەوە ئێوە سووتان لەمانە وەرگرتەوە ئێمە ئەڵێم ئێستا نزیکی زیاتر لە 2000 کادیرمان هەیە لە بواری شکاتن بەڵام ئەوانەی کە شەهادەی هەلگرتنەوەی ئەو ئیشان نەبیتن ئەگەر ڕۆژە 10,000 مینی شەرگرتەوە خۆی تووشی مەرگە ساتەکاتن قەت ناکرێت تەشجیع و دیفاع لەو جۆرە کەسانە بکەیت چونکە دەبێت ئەو کەسێک کە بێت لەو پرۆسی ئیش بکاتن ئەبێ شەهادەی ئەوە وەربگرێتن ئەو شادێمە کاتی خۆ ئەو کەوادی ئەجنەبیانی لە سەردەمی MAG و NPA و سەردەمی نۆپس هاتن خەڵکی ئێمیان فێر کرد هەموو شادان هەیە ئێستا ئێمە وەکو برین بەشێکمان هەیە لە بەڕوبەراتی گشتی پێ ئەڵێن بەشی ڕاهێنان کە مامۆستان فێر بوون دەولاتی دنیان بینیوە شادی مامۆستاییان هەیە ئەوان خەڵک فێر دەکەن دەبێ ئەو شادەبیم چونکە ئەوەی ترکە لە خۆیەوە بچێت ناو چڵگەی مین کە شارەزای نەبیتن تەنها شارەزایکی کۆنی هەبیتن کە بتوانین مینێک پووسکاتەوە یان مونێک تەلەکەی ڕابژێکی بیتەقێنەوە کارەسات بۆ ئێمە دروست دەکاتن خەڵکی وا زۆر بۆ ئیشانەی کرد هەندێک خەڵکە بوو چوو چێلگەمینی بۆ فەلاح پاک کردەوە ئەو مینانێک کە لەسەر زەوین هەری گرتەوە مینەکانی ژێرزەوی نەدۆزیەوە کاتی کە فەلاح چوو زەویەکەی بچێڵێتن تووشی مەرگە سات بوو تووشی کارەسات بوو بۆیە تو کە چڵگەیەک پاک دەکەیتەوە دەبێت بەڕاستی پاچکەیت و تەسلیمی خاوەنەکەیت و خاوەنەکەی تووشی زیان نەبێتن بۆیە حقنی قەت تەرجیعی ئەو کەسانە بکری کە لە خوانە بچنە ناو چڵگەمین و ئێمە هیچ سوود ئێمە ئەستن ئەو کەسانە نەسیحەت دەکەین کەس لە خۆیەوە نەچێتە ناو چڵگەمین و هەر کەسیش کە سۆ ناو چڵگەمین ئەبێ ستاند ئەو ستاندەری کە هەیە لە دنیادا جێبەجێ بکاتن من یەک نمونە دەدەمێ ئێمە ناتوانین یەک تیم ببینە سەر چڵگەمین ئەگەر کارمەندی تەندروستی و ئیسعافی لە تەنیش نەبیتن ئەو کەسی لە خۆی وەزەتی نەجیهازی پێ نە ئیسعافی دەکنا نە کارمەنی تەندروستی دەکەن چۆن ئەوێری بچیتن بە ڕێگایەک ئەچیتن بەڵێ زۆر باشە کە حەج سەر ڕێوەی یاسایەک هەیە بەڵام ئێوە بوو لەگەڵ ئەو دەستگای هەولێر تا ئێستا یەکتان نەگرتۆتەوە وەڵام من لە زۆر کوڕکوبنەکان منیش دەپرسم بۆ یەک ناگرینەوە ئێمە لە ساڵی 2007 ئەگەر پرسن گوناح لە منیان لە کاکسیلازە هیچ گوناحی ئێمە هەردووکانتیانە چونکە ئێمە ئێستاش کە لە دنیای دەرەوە داوت دەکەین وەکو کورد قسە دەکەین وەکو هەرێمی کوردستان قسە دەکەین پێکەوە لە هەرکە و لەگەر بەغدا دانیشتمان هەبێتن وەکو هەرێمی کوردستان قسە دەکەین هیچ چێشە و گرفتێکمان لە نێوانان نییە ئێمە ئێستاش لە هەندە ئیشی فەنی پێکەوە ئیشەکەین پرسوغا بە یەکتر دەکەین ئێمە لە ساڵی 2007 لە پەرلەمان یاسایەک بۆ ئێمە دەرچوو یاسای ژمارەدا ساڵی 2007 بە کۆی دەنجی پەرلەمان تەزیل کرا سەرۆکاتی هەرێم واژۆی لەسەر کرد تا ئێستا ماوەتەوە هەموو ئەشکالێتەکەش ئەوەیە حکوومەتی هەرێم سەرۆکاتی حکوومەت کەسێک ڕابسپێری دەستنیشان بکاتن بەرزی کاتۆ بۆ سەرۆکاتی هەرێم فەرمانی سەرۆکاتی هەرێمی بۆ دەربچیتن بێ ئەو یاسایە جێبەجێ بکاتن ئەستا سلێمانی هیچ کێشەیەکی سلێمانی چونکە لە ناو یاساکەیە هەر پارێزگایەک مدیریەتێکی عامی دەبیتن بە ڕێبەراتێکی گشتی دەبیتن تەنها کێشەکە ئەوێ بچی دەستگایەک لە هەولێر پێکەوە بنووس ڕەبتی بکەی بە ئەنجومەنی وەزیران و ئەشکالی ئیداریەکان چارەسەر بکەیت بەڵێ
هیچ هەنگاوێکتان ناوە بۆەوە ئێمە دائما ئەمە من خۆم سەردەمی کاک عمر فتاح چوومە لای سەردەمی کاک ئیمادە چوومە لای سەردەمی کاک بەرهەمە چوومە لای من وەکو خۆم لای ئەولا چوومە لای هەمویان و پێشم گوتوونە و ئەو ئەشکالامانە هەیە بۆمان سەرکردن بەڵام تا ئێستا ماوەتەوە. بەڵێ زۆر باشە باواز لە مەسەلەی من بێنێ چەند ساڵێک پێشی ساجەکەم شتێکی لەسەر میناگەری ئیجازە لەسەر حقوقەکانی ئەو کەسانی لە بواری میناییشەکەن بەڵێ خۆی هەر لەسەر ئەو یەک نەگرتنەوەی ئێمە کۆمەڵێک حقوقی ئەو کەسانی کە لە بواری مینەکەن وەکو پێویستی بەجێ نەکراوە چونکە خەڵک ئێستا لە سال 93 ماگ هاتووە ئێرە یعنی ئەمڕۆ کە 19 ساڵە خەڵک لەو بەرنامەی شەکە لەگەر ئەوانە هیچ ئایندێکی دیار نییە خەڵک لە ناوان شەهید بوو یان بەرمین کەوتو لەگەر ئێمە لە بواری ئیشە بەرکەوتو جانی دەستداوە هەرچەندەوە لە ڕێگای وەزارەتی شەهیدان و ئەنفال بۆمان کرا کاتی خۆ سەردەمی چنارخان بۆی کردین هەموو ئەو کەسانی کە لە بواری ئیشکردنە بەرمین دەکەون بە شەهیدی سەنگەر حسابن بەڵام کەم ئەندامەکانەوانی کە ئێستا کەم ئەندام بوونە کە دەست و قاچیان لەدەستداوە بەهۆی ئیشۆ لە کاتی ئیشۆ نەک خەڵکی لادەی کە چوبی بۆ خۆی بە هەوەسی خۆیان خەڵکێک بۆ تیجارەت بەکاری نابی ئەوانەی لە کاتی ئیشکردنە کەمەندامن و خزمە هەژمارکردنی خزمەت تا ئێستا بۆیان ناکرێتن و هەروەها خانە نشینیان مەسەلەن 19 سال لەو بوارە ئیش بکاتن چ بکە پاشیەوە ئەبێ بچی لە مارەدانوشە تووشی سۆفان و فەقەرات بوو ئاکەوێ لە ماڵەوە یعنی داوام بۆیە بەڕاستی کە ئاڕک لەوانش بزرێتەوە کە بەڕاستی هەموو حقوقی ئەوانە زام بیتن من پێم وایە ئەگەر ئەو دوو ئیدارە یەک بگرێتەوە حقوقی ئەوانش زامن دەبیتن. بەڵێ زۆر باش دەست خۆش کاک حاجی چەند ساڵێک پێش ئێستا ئێوە چەند کادرێکی یەکێتی نیشتمانی کوردستان بوون لە شاری هەولێر جیابوونەوە لەو حیزبە بۆ جیابوونەوە؟ دیارە بەڕاشکایی وابزانم ئەو کاتیش لە تەلەڤیزیۆنێکی ئێوە خوێندرایەوە بۆ جیابوونە ئێمە دوو خاڵمە بۆ بە ڕزمان جەلانوسی لەسەر نەعەدالەتی لە ناوی ڕیزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە پۆستەکانی حزبی لە پۆستەکانی حکومی و لادانی یەکێتی لەو شاڕی ڕاستی کە هەزاران شەهیدی لە پێناو دادراوە ئێمە بۆچنی خۆمان وای تێگەشتین کە بەڕاستی ئەو حزب وای لێ هاتووە ناتوانین ناو حزب کار بکەین. بەڵێ باشە دوای ئەو هەنگاوەتان هیچ هەوڵێکتان لەگەڵ نەدرا بۆ گەڕانەوە؟ ئەمە زۆر دانیشتمان لەگە بە ڕێزمان جەلال کرد و ڕاشکاوانش بە ڕێزمان جەلالمان گوت هەموو شتەکانمە بۆشی کردەوە و پێشمان گوت بە ڕێزمان جەلال ئێمە کە هەر یەکەسی ساڵ خەباتمان هەیە لەو حزبە و ئەوانی کە هاتووشی نیە دەرەوە دەکەسە ئەکسەریمان عایلەی شەهیدە لە من دەپرسی سێ برام شەهیدە جگە لە خزم و ئامۆزان لە کاک بڕانە پرسی قارەمانتری کەسیان شەهید لە بفلان برادر لە فلان هەمومان ئەکسەری من عایلەی شەهید بووینە پێمان گوت ئێمە دڵسۆزین لەو حزبە ئەو حەزیش ناکەین یعنی ئەو حزبە بەو شێوە ڕەوت بکاتن هەموو شتەکانمە بە ڕاشکاوی پێگوت گوتی پێمان بچی بکەین هەندە تەکبیریشمان کرد و پێکەوە کە تەکبیرەکان بکەن بەڵام نەتیجە هیچمان بەدی نەکرد بۆیە وازمان هینا هاتینە دەرەوە ئەگەر ناکەمە بە ڕزمان زەرەگەی دانیشتون کاک و سەر بە دوای دارانەرین بەڕز کاک بەرهەم کاک ئەرسلان لەگەی دانیشتون بە هەمویانمان گوت کە کێشەکە و مەسەلەکان چین. بەڵێ باشە بەڵام ئێوە کە لەگە سکرتێری گشتی دانیشت بوون و ئەو داوای تەکبیری لە ئێوە کردبێ دوایش جێبەجێ نەکراکەوە پێشنیارتان چ پێشنیارەکانمان پێگوت بەڵێ پێمان گوتمان ناکرێ بە ڕزمان بزرە یعنی من خامەسێ بلا شەهیدم من 30 ساڵ لەو خزمەتی و پێشمەرگاتیم خەڵکی فایلدان مەسوولی من بیتن بەڵێ زەش قبوڵم نییە ئەکری عفوت کردی بۆ خۆت عفوت کردی میلەت عفو کردی تۆ عفوت کردی وەکو حزبەکەی خۆت بەڵام ناکرێ بهینی بیکەی بە مەسوولی من بەڵێ بۆ حاڵەتە بوونی هەیە من بەڵێ بوونی هەیە. بەڵێ ئێوە دوای ئەو جیابوونەوەیەتان بەرنامەتان چییە؟ لە کێ نزیکن؟ ئێمە دیارەوەکو دۆستایەتی لەگەر کەسمان تێک نەداوە لەگە برادەکانی ناویەکێتیش زادار سەدان بە ڕێزکاک کۆستۆژ دەکەین بە ڕێزکاک بەرهەمیش وەکو ئەوانە بەڵام ئێمە بڕیارمەداوە کە بێگزارشی ناگەڕین و ناو ڕێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان وەکو عەتفیش لەگەر خۆمان دانیشتن زارێک بیرمەلەوەی نەکردەوە ئەوە هیچ بکەین وەکو بڕیارمان دە ئیستقالەمان کرد دانیشتین لە ماڵی خۆمان بەڵام پێکۆش هەر دەکەس دادەنیشتن ڕاوێژ و تەکبیر دەکەین چکێمە ناکرێت سیاست نەکەین هەر سیاست دەکەین بەڵام تا ئێستا بڕیارێکمان نەدایە لەگەر چێ سیاست دەکەین وەکو عەتفیش لەگەر هەموو ئەو کەسانە و ئەو حزب و ئەو لایەن و ئەو ڕێکخراوانێک کە بەڕاستی دژی گەندەڵین حەزیان لە قانون دنیای قانونە دنیای سیستماتیکە ئەوانەی
بەرە ئەو ئیتیجاها بڕۆن ئێمەش ئەتمە لەگەر ئەو ئیتیجاهەیە. بەڵێ لەو دانیشتنتانە تاڵبانی داوای لێ نەکردن کە بگەڕێنەوە واز لە دەست لەگار کێشانەوەکەتان بێنە. بەڕێزمان جە لە لەسەر شەڵێ من ئیسقالەکەم لە جیرفانەوە تەوقیعم نەکردووە پێی ناخۆش و تامان پێشی گوتی ئاخر قسەشی ئەوە بوو ئەگەر وازژین حەزەکەم ڕۆژێک داوەتا کەمونان خوانێک پێکەوە بخۆین خواحافیسی ماڵاوای لە یەکتر بکەین. بەڵێ هەنی ئەوە بڕێری کۆتاییتان ناوە کە ناگەڕێنەوە ناوی ئێمە ئەو دەکە سوا بڕیارمانداوە پێکەوە ناگەڕێن ناوی بەڵێ ئەگەر بۆ نمونە ئێوە پێویستان بۆ بێت لەناو حیزبێکە لەگە حیزبێک تاحەلف بکەن بۆنە پرۆسەیەکەوە لە چۆن نزیکتر ئێمە ئازادین ئێمە پێم گوت لە چۆن نزیک ئێمە ئازادین بۆ خۆمان هەر لەگە هەلایەنێک تەحالف بکەین یان خۆمان سەر بەخۆ بین یان دابنیشی لە ماڵەوە خۆمان ئازادین لەوە بەڵام وەکو پێم گوتی ئێمە تەعاتف دەبین لەگەر ئەو تیجاه و لایەنانە کە بەڕاستی لەگەر عەدالەتە لەگەر قانونە لەگەر وڵاتی سیستماتیکە. تا چۆن لە پارتیەوە نزیکن؟ من پارتی نەبوومە قەت ڕۆژێک لە ڕۆژان و خەڵکی ناو پارتیش ئەناسم وەکو ڕەفیق و دۆستایەتی بەڵام وەکو فکر و ئیتیجا من لەگەر پارتیشم نەکردووە. بەڵێ هیچ ئەگەرێک هەیە بۆی لە داهاتووەگە لە هەڵبژاردنەکە ئەوە بتانێ بەشداری بکەن لەگەڵ پارتیا بەشداری بکەن تا ئێستا تەکبیر و بیرمان لەوە نەکردوتەوە. بەڵێ زۆر باشە. کاک حاجی بە پێی و زانیارانی کە لە لای منە بەشێکی زۆری کێشەکانی ئێوە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانە کێشەی شخصی بوون کێشەی حیزبی و تەنظیمی نەبووە. من بەش بە حاڵی خۆم هەستم بە مەغدوریەت خۆ کردی لە ناوی یەکێتی نیشتمانی کوردستان بەڵام کێشەی شخصیم لەگەڵ کەسیان نەبووە. مشینە من لەگەر بەڕێزمانزەرە لە زۆر وەزە زروفە هاوکاری منی کردیا وەکو یارمەتیدان و هاوکاریکردن بۆ من و بۆ عایلەکەم. من مەبەستم ئەو کێشە شخصیانە ئێمە بە ڕاستکاوی گوتمان عەدالەت لە ناو حیزبە نەماوە. سجا ئەوە مەسەلە من ئەوەندە ساڵ پێشمەرگاتی و تێکۆشان و شەهیددان و بڕووبیانێک دەینەگۆڕی وەڵا عەقلی شار و شاخێک ناگرێتەوە ئەوەش تەواشەکردنە خۆڵکردنە بە چاوی ئێمە. من نازان بۆ کاتی خۆ من لە تەمەنیشی هەژدە ساڵیە پۆلی شەشەمی زانستی بوومە باشترین خوێندکار و زیرەک بوومە من عەقلم هەبووە ئیدراکم هەبووە زیرەک بوومە هەستم بە مەزلومیەتی میلەتەکەی خۆم کردیا چوومە لە شاخ دیفاعم لە میلەتەکەی خۆم کردیا عەقلم هەبووە ئەو کاتی بەڵام ئێستا لە شاخ هاتوومەتەوە لەگە عەقلی شار یەک ناگرمەوە. ئەوش تەواشەکردنە مەبەستیان کۆمەڵێک کەسی خۆیان لە دوور پشتوکان بێن لە پۆستەکانە دابنێن بۆی ئێمە دوو دەخەنەوە عەقلی شاخنەوانە. ئەگەر نەمنیشی بەڵام لاماکە من خۆم ئەبینم لەگەر خۆم هەشتا و چار کە شەهید بووە بەس لەگەر خۆمە لە شاخ و لە شەڕی ناوخۆیە ئەو هەشتا و چار کەسە لەسەر دەست حاجی مەسعود ئێستا هیچیان بۆ نەکراوە. خەڵکیش هەیە یەکێتی نەناسیوە بەدایان شتی بۆ کراوە هەموو نەعەدالەتیە و خۆشم ئەبینم خەڵک هەموو ئومنیەتمانەوە بوو کە بەڕاستی کۆنگرێسی یەکی تۆزیەکی چاپ بکاتن بەڵام خۆمان بە قەنەعەتی خۆمان تێگەشتن کە کۆنگرس نەبووە هۆی چارەسەرکردنی ئەو چێشە و گرفتانی کرد ناو ڕیزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان هەیە لەبەرەوەی بینیمان نەتیجەی کۆنگرەکە چۆن بوو یعنی خەڵک بوو بە سەرکردایەتی نازانم چۆن بوو بە سەرکردایەتی بەڵێ لەکوێ هاتوو چۆن بووێ کەواتە بەشێک لە شەڕەکە شەڕی پۆستی تیا بووە. باشە من ئەوە دەست تو لە ماڵەکەی خۆت لە باخچەکەی خۆت کە خزمەتی باخچەکەی خۆت بەروبوومی لێ دەخۆیت باشە من لە حیزبێک 30 ساڵ خزمەتی بکەم سێ برای خۆم بکەم قوربانی ئەو حیزبە بۆ حەقم نییە داوای پۆست بکەم بۆ حەقم نییە دیفاع لە خوارە خۆشم بکەم کە هەشتا سال کەسم لەگەر شەهید بووە جگە لەوانە کەم ئەندام بوونە بوو ئەو حەقی شەرعی کە من ماندووە بم هیلاک دەم بەروبوومەکەی بخۆم نەک بەروبوومەکەی من بدەن بە خەڵکی تر هەریکە بە ئێستحقاقی خۆی نەقەدر لەم بکرێت نەقەدریش لەو بکرێتن. بەڵێ زۆر باشە. کاک حاجی بە ژۆریز ئەو زانیارانی کە لای منە ئێوە ئەو گروپە کە زۆر نزیک بوون لە جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتمانیەوە لە کاکەوەسەر ڕەسوڵەوە بەڵێ باز لەوە ئەکرێت کە پێشتر بەڵێنتان پێدراوە کە کۆمەڵە پۆستان بدرێتێ بەڵام دوایی لە دەرەنجامە ئەم پۆستانە بە ئێوە نەدراوە بەڵکو دەرکەوتووە کە ئێوە بەکارهێنراون بۆی کەسانی کە بڕۆنە پۆستێکەوە ئەمەوێ ڕاستی ئەمەم پێ بڵێ بە تۆ خۆت وەکو حاجی مەسیفی داوای پۆستی هیچ وەزارەتێکە کردووە بەڵام دوای ئەم ناوبڕە وەڵامم بەرەوە بە ڕێزان دوایان پشۆ کردووە گەڕێنەوە لاتەن